سلام علیکم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بۆ ئەڵقەیەکی نوێ بەرنامەی سفر یەکژیری ئەڵقەی ژمارە 82 تۆمار دەکەین. زۆر خۆشحاڵم کە بینەری سەرجەم ڤیدیۆیەکانم بە تایبەتیش بەرنامەی سفر یەکژیریە. دوو هەفتەیە داواتانە دەکەم بگەینە 10,000 لایک، هێشتا نەگەیشتنە. ڤیدیۆ ڕابردوو گەیشتنە نزیکی زیاتر لە 5,000 لایک. تکا دەکەم ئەو جارە بە هەوڵێکی کە بدەین واستانێنن تاوەکو نەگەنە 10,000 لایک. تکا دەکەم دوگمەی لایک دابگرن با یەک بەرنامەمان لە 82 بەرنامێ بگاتە 10,000 لایک. سپاستان دەکەم ئەو کارە بکەن. گەر سەبسکرایبشتان نەکردێت تکا دەکەم سەبسکرایب بکەن. چەناڵی دومیشم تایبەتە بە زیاتر بە فیلم وانەجا گەیم پلەش دادەنێم ئەوە فۆڵۆی پیجی ژیریش بکەن لە فەیسبووک. بارەز بە هەواڵە نوێیەکان بکەین. بێگومان بەرنامەی سفر یەکژیری ئێستا بەسەس پێ دەکات بەو یاریانەی کە لەو هەفتەیە بڵاو دەکرێنەوە. گەورەترین یاری کە لەو هەفتەیە بڵاو دەکرێتەوە بێگومان یاری فیفا 22. من خۆشم ڤیدیۆیەکم لەسەری کردیەوە هەندێک زانیاریم لەسەر یاریەکەی باس کرد و گەیم پلەیشم تاقی کردەوە. پێمانە بوو گۆڕانکاریێکی گەورە لە ڕووی گەیم پلەی و بینم جگەل لە هایپەر مۆشنەکەی کە ڕکلامێکی گەورەیان لەبۆ کرد، بەڵام لە ڕووکاری یاریەکە زۆر شت نابین، بەڵام گۆڕانکاری هەیە. بۆ منە گەورەترین گۆڕانکاری لە کاریەر مۆدە کە خۆشەویستێک لە ئێوە نامی بۆ ناردم بۆ ڕوونکرد مۆژیر ئەوشتە زیاد کرایە. دەتوانی build your club بکەیواتە کلڵب یانەیەک بۆ خۆت دروست بکەی بە تەواوەتی لە سفرەوە، درێسی یانەکەت، ساحەکەت خۆت، یاریگایەکە بە کەیفی خۆت دروست بکەی، وەروەها ژمارە و تەرتیبات شتەکانەوەتە یانەیەک بە تەواوەتی لەژێر دەسەڵاتی خۆت دەبی. لەگەڵ هایپەر مۆشنەکەی جوڵە یاریزانەکان لە ڕاستی تر دەچی، واتە مەسەرەن جوڵەی نەیماری وەکو نەیماریە، مباپێ وەکو مباپەیە، میسی و کریستیانۆ وەکو میسی و کریستیانۆینە. لە ئۆڵتیمەیت تیمیش هەماشت یاریگای خۆت دەتوانین دەستکاری بکەی ئەوشتانە. واتە گۆڕانکاری کرایە، بەڵام گۆڕانکاری گەورە نینە. دەمە لێوە پرسم چێ ئامادەیە $70 یاخود $60 بە یاری فیفا 22 لەو هەفتە یاخود چێ پری ئۆردەری کردێت تکا دەکەم لە کۆمنت. دەمێ و کەسانە بدۆزمەوە. لەو هەفتەیە یاری چێرنۆبڵ لاید لەسەر پلیستیشن و ئەکسبۆکس بڵاو دەکرێتەوە، پێشتر لەسەر پیسی بڵاو کرا، بەڵام لەو هەفتەیە بزەبەت لە 28 مانجی 9 لەسەر ئەکسبۆکس و پلیستیشن 4 بەردەست دەبی. یاری چێرنۆبڵ لاید لە هەفتەکان ڕابژ باسم کرد، یاریی مانەوە لە ژیانە چیرۆکێکی هەیە لەسەر مەتیقی چێرنۆبڵ دا ڕووداوەکان، بەڵام چیرۆکێکی خەیاڵیان تێکەڵ کردیە. سیلا هەشتەکانی کامریکەسی یەکەمە سەرنجاچێش دیارە چێ دیکە چێ نایکات لە کۆمنت بۆچنی خۆتان بنووسن. یاری گۆست ڕەنەر کە یاریێکی نوێنی یاریی کۆنە، بەڵام یاری گۆست ڕەنەر لەو هەفتەیە لەسەر پلیستیشن 5 و ئەکسبۆکس سیریەس بە کواڵیتی پلیستیشن 5 و ئەکسبۆکس سیریەس بڵاو دەکرێتەوە. یاریەکە ئەپگرید دەکرێت بە خۆڕایی بۆ کەسانی کە یاریەکەیان هەیە، وەگەر یاریەکەشت نییە کاتە کە یاریەکە دەکرێت یەکسەر ڕاستە خۆ لەبەر ئەپگرید دەکرێتەوە پلیستیشن 5 و ئەکسبۆکس سیریەسی X و S. یاریەکە کواڵیتی دەبێتە 4K 60 فریم، بەڵام بە شێوەی داینامیک دەبی نەکو نیتیڤ 4K. ئەو گۆڕانکاری گەورانەی کە دەکرێت گەیم پلەی وشە دەستکاری ناکرێت، چیرۆکار بۆ خۆی دەبێتەوە تەنیا ڤیژوەڵ و چۆن دەڵێ گەیم پلەی ئینهانس دەکرێت، واتە تۆزە کواڵەتی یاریەکە بەرز دەکرێتەوە، گەرنا هەمان یاری دەبێت. لە 28 9 یاری ئۆری دە کۆلەکشن یاخود هەردوو یاری ئۆری لەسەر نیتندۆ سویچی بڵاو دەکرێتەوە. گەورەترین یاریە لەو هەفتەیە لە بۆ سویچی بەردەستبی. تاوەکو ئێستا بزانم بە شێوەی کۆلەکشن هەردوو یاری لەسەر نیتندۆ سویچی بەردەستینە، بەڵام ئەکیدم لەوەی کە یاریەکان بەجیا بەردەست، بەڵام ئێستا بە کۆلەکشن بە داشکانێک دەتوانێت ئەو کەسانی نیتندۆ سویچیان هەیە یاری ئۆری تاقیکەنەوە. پێم وایە وەک خۆم ئۆری یەکێکە لە باشترین یاریەکانی ئەکسبۆکسی ئەکسکلوسیڤی زۆر جوانە، یاریی جوانە. خەندامێزە گەر تاوەکو ئێستامەت کردی ئەکسبۆکس تێ یاخود سویچ تێت کا دەکەم و یاری تاقیکەنەوە، یاخود چێ کردیتی لە کۆمنت بۆچوونی خۆی بارەسە یاریە بنووسی. هەر لەو هەفتەیە DLC نوێ لە بۆ یاری Outer Wilds بڵاو دەکرێتەوە بە ناوی Echoes of the Eye. Outer Wilds ئەو یاریە زۆر بەناوبانگ نییە لە هەموو جیهان، بەڵام ئەو کەسانێکی یاریەکەیان کردی دەتوانم بڵێم لەو کەسانەکەەوە عاشقی یاریەکەنە، بە شێوەیەکی نێگەتیڤ باسی یاریەکەی ناکەن. ئەو کەسانی کردیان دەڵێن Outer Wilds چێکرد لە باشترین یاریەکان لە ژیانیان کردیتیان و یاریی ئاسان نیەکردنی. بێگومان مانەوە لە ژیانە ئەکسپلۆڕیشنە زیاتر، واتە گەڕان و دۆزینەوەیە. چیرۆکێکی سەیری هەیە، باسی زەمن و تایم و سپیس و بۆشای ئاسمان شتان دەکەن. من یاریەکەم نەکردووە، بەڵام باوەڕ ناکەم لە کوردستانی خەڵکەشی زۆر یاری Outer Wilds کردیە. ئەگە یاریەکەت کردیان لەو هەفتەیە DLC نوێ بە ناوی Echoes of the Eye لە بۆی بەردەست دەبین بە پارەیە بزانم بەلاژ نییە، بەڵام چی کردیتی کەس یاری Outer Wilds کردیان لە کۆمنتی بابی دۆزینەوە. یاریی زۆر خنزیلانە بەناوی Juggler's Tale لەو هەفتەیە بەردەست لەسەر PC و ئەکسبۆکسەکان و پلیستیشنەکان وەروە سویچیش بەردەست دەبێت. Juggler's Tale یاریی پەزڵە، واتە مەتەڵە، پلتفۆرمەریشە و جیهانێکی خەندامێزی هەیە. یاریی زۆر ئەکشن نییە، زیاتر مەتەڵە، ڕاکردنە و چیرۆکێکی سادەی هەیە بۆ کەسانی حەزیان لە جۆر یاریە یاخود برایکی بچوو خوشکێکی بچوو گیامەنداڵێکی هەیە. لەو کەسانە و جۆر یاریانە زۆر باشن. وە بێگومان ئیفوتبۆڵ بە شێوەی فری تو پلی بەردەست دەبی لەو هەفتەیە لەسەر تاوای پلتفۆرمەکان و بزانام جگە لە سویچ یەکەنان لە بۆ هەر هەمیان بەردەست دەبی، بەڵام کێشەیەکی گەورەی هەیە ئیفوتبۆڵ. زۆربەتان وەرەزان کە ئیفوتبۆڵ دەبتە فری، هەموو تیمەکانی تێدایە. نەخێر، هەموو تیمەکانی تێدا نییە، وابزانام دووسێ فەرێقی تێدایە. ئەگەر بتێ بەش
بەشداری چامپیۆنز لیگی بکەی یاخود خولەکان بکەیەوە پێویستە پارە بدەیت یاخود باتڵ پاسی بکڕین چکە باتڵ پاسی هەیە لوت بۆکسشی هەیە و سیستەمی کڕینی کارتی یاریزانەکانشی هەیە واتە ڕاستە یاریەکە فریە بەڵام بە فریشتێکی واد ناناتێت دووسێ یانە دەداتێت ئەوی دیکە دەبی کاملی بکڕی اینجا دەتوانانی یاریەکە بکەیت دەبێت یاریەکە کار لە 30 مانگ کاتێک هات تاقی دەکەم و ڤیدیۆیەکی تایبەتە سەدەکەم بۆ چوونی خۆم لەسەری دەدەبڕم کە چۆن بۆ چوونی خۆم لەسەر فیفا 22 دەربڕێم من وەک خۆم پێم وایە گەورەترین یاریکە لەو هەفتەیە بڵاو دەکرێتەوە یاری هات ویل ئەنلیشە لەسەر PC و هەموو ئەکسبۆکسەکان و پلیستیشنەکان و سویچ بەردەست دەبی هات ویل ئەنلیشت نمرەیەکی یەکزار باشی پێجەیە IGN 9 دەی پێدایە و ڕخنەگریانیش نمری باشە پێتر لە هەشتایەکانە هات ویل یاریی زۆر جوانە لەو زۆر یاریانەیە پێشترش هەبوو بەڵام لەو زۆر یاریانەیە کە تۆ ئەگەر بە منداڵی یاریت بە ئۆتۆمبیلی بچوو کردبی لەسەر چۆن دەڵێ مەدانێک لە هەماش دێت دووبارە دەکەیەوە هەم لێخوڕنی ئۆتۆمبیلە هەم چێبڕچیە هەم دروستکردنی دراگ ڕیسە ئەواتە سکەی یاریکردن لە بۆ ئەو وکانی خۆ دروست دەکەی وام ماپی جیاوازتدا و ئەم ستۆریشی هەیەواتە کەمپینی هەیە هاوشێوەی فۆرزای چۆن کەمپینی هەیە یاریی زۆر سەرنجڕاک شە گرافیەکی یەکجار سەرنجڕاکێش و جوانە وردەکاریەکان زۆر جوانن من زۆر حەز دەکەم و یاری تاقیکەمەوە بەڕاستی بەڵام نرخەکەین پێگرانە بە $50 وەبزانم ئەو یاری لە گەیم پاسی بەردەست بە یان لە ڕێگەی پلاسی بەردەست بە بێگومان من لەوە گەیمەرێکی زۆر دیکە بەڵام ناوانەشە یاریەکەی بکڕم ئەگە کڕیم ئینشاءڵڵە ڤیدیۆ لەسەر دروست دەکەم یان چی دیکە حەز دەکات زۆر یاری تاقیکاتەوە کە پێم وایە یەکێکە لە خۆرترین یاریەکانی ئەو ساڵ لە کۆمنت دەمێ بیدۆزمەوە دوایین یاریش باسی بکەم یاریەکە بە ناوی چارلی د لیجند باسی بووکەڵەیەک دەکا و یاریە لەوانێ بووکەڵی چەکی زۆبەتان بینیتانە فیلمی زۆرە چەکی باسی بووکەڵی چەکی دەکەم لە دنیایکی مەڵتیپلەیر ئۆنلاین یەک یاریزانەتە چەکی دەتە بکوژەکە ئەوان دیکە دەبنە سەرڤایڤڵ یاخۆ دەبنە خەڵکی ئاسایی و زانام 4 بەرامبەریەکە یان 5 بەرامبەریەکە ئەو کەسێکە دەتە چەکی دەبی خەڵکیت کە بکوژی ئەو کەسانێکە دەبنە خەڵکیت کە دەبیان دژنەکەی بکوژیان لەستی ڕزگاری بن یاریی ئۆنلاینە بەداخۆتەنی لەسەر PC بەردەستە بەڵام گەیمەرێکی زۆر لە جیهان تاقی کردیتەوە پێیان وایە یاریی خۆشە من خۆم ڤیدیۆیەکم کرد لە ئەوترس یاری ترسناک و توندۆشتانە زۆر یاری من نییە بەڵام چیت کە حەز دەکە یاری چارلی د لیجند تاقیکاتەوە لە کۆمنت با بۆچوونی خۆی بنووسێ ئۆکەی بینە سەر گەورەترین هەواڵەکانی هەفتەیەمان هاوڕێیان گەورەترین هەواڵ بێگومان زۆر یاری بە هەیە باسی بکەین کادڵڤارە GTA 6 زۆر شت هەیە باسی بکەم بەڵام بەو دەست پێ دەکەم کەوا فیلمێک دروست دەکرێت لەسەر یاری ماریۆ کە بزەبت نازانین ناوی تایتڵی فیلمەکەی ستەی بەڵام دەزانین کە لەسەر ماریۆ دەبێت کریس پرات ڕۆڵی ماریۆی دەژێڕی ئەو کارکتەری کە ڕۆڵی ئەستارلۆر دەژێڕێت لە فیلمەکاری گاردین ئۆف دە گالاکسی ئانیەل تەیلۆر جۆی ڕۆڵی پرنسسەکە یاخۆ شازادەکەی دەجێڕی چارلی دەی هەروە جاک بلاک تێدایە لەگەڵ سێت ڕۆگنی کە ستافەکەی ینی باوەڕ نەکراوە بەڵام بەشداریکردیان لە فیلمێکی دەتوانم بڵێم چیرۆکێکی سەیری وەکو ماریۆ لەوانە فیلمە زۆر سەرکەوتوونە بیت چکە پێشتر چەندجاری کە ویستویانە فیلمی لەسەر ماریۆ دروستکەن بەڵام سەرکەوتوونە بووینە پێم وایە ئەگەڵ فیلمە بە شێوازێکی سەیری کۆمیدی ڤیدیۆ گەیمی بی وەکو فریگای و جەنگڵ بووک ئەوانە لەوانەیە سەرکەوتوو بی لەوانە سەرکەوتوو نەبی نازانم زۆر دڵخۆشم لەوە فیلمەی زۆر چاوەڕوانی ئەو فیلمەی دەکەم ببینم چکە لەسەر ڤیدیۆ گەیمەکە کە بەناوی ماریۆ هەیە ئەو ستافە ڕاقی تێدایە دەمێ بۆ چوونیەوە لەسەر بابەتە لە کۆمنت ببینم نیتندۆ دایرەکتێکی ئەنجام داواتە لایڤ ستریمێکی ئەنجامدا جگە لە ئاشاکردنی فیلمی ماریۆ چەندین یاری دیکەشیان ئاشا کرد تەنانەت لە بۆ نیتندۆ سویچ ئۆنلاینەکەی کە سبسکریپشنێکی ئۆنلاینیان هەیە چەندین یاری سێگا و نیتندۆی کۆن و ئەوانە دەینەوە بەڵام دەی پارەی بدەی مانگانە و یاری بەینۆتە 3یان ئاشا کرد بایۆنۆتە 3 کە چەندین ساڵە گەیمەران داوای دەکەم من خۆم ئاشنای ئەو یارێنیمە نەشم کردیان بۆ زۆر قسەی لەسەر ناکەم بەڵام یەکێکە لەو یاریانەی کە کاردانەوەی گەورەی دروست کرد بەڵام گەیمەران ڕازینیە لە گرافیکی یاریەکە دەڵێن چۆن دەبی گرافیکی یاریەکە لە 2021 بەو شێوازەبی ئەو یاری نوێنیە بە یاری کۆن دەچێت منیش دەڵێم ئەوە ڤێرژنی سویچەکەی ئاشکراکرێ چاوەڕوان بن لە بۆ ڤێژنی پلیستیشن 5 و Xbox Series ئەەکەی اینجا بڕیار بکەین چۆتەنیان لەسەر نیتندۆ سویچی جارێ ترۆیلەکەمان بینیوە نازانین چی بەسەرێتەوە یاخود شێوەی چۆن دەبی چاوەڕوان جەماعەتی HBO یەکەم دیمەنی فەرمی زنجیرەیە The Last of Us یان بڵاو کردەوە کە هەم کارکتەری جۆڵ دەبینین کە پێدرۆ پاسکالە لەگەڵ ئێلی کە ئەو کچەیە کە ناوەکەی هەر لەبیر دەکەم لە گەیم ئۆف ترۆنسی هەیە بەژنە بچووکەکە ئەوی شتی گەوران جام دەدا وێنەکە هەردووشیان نیشان دەدا لە ناو چۆن دەڵێ لە دەرەوەی شارەکانە فڕۆکەیەک لەو بەردەزەوی کە تێ تقریبان ئەو دیمەنە لە بەشی یەکەم یاریەکە هەیە جۆڵ و ئێلی کات لە کاتی گەشتەکەیان تووشی ئەو شوێنە دەبن بەڵام گەشت سەیریان بکەی جۆڵ ئێلیە ینی شێوازی ئەچ لە دووە نیشان دەتاوە کۆسە فەیسی ئەو کارکتەرانەمان نەبینیوە بەڵام لە دووە زۆر بە جۆڵ و ئێلی دەچن پێدرۆ پاسکال ئەکتەرێکی زۆر ناوازەیە
ئەو خان ماکتەرە زۆر ناوازێ هیوادارم ئەو زنجیرەیە سەرکەوتوو بیت زۆربەی کات ئەو فیلم و زنجیرانە لەسەر ڤیدیۆگەیم دروست دەکەن شکست دێنن بەڵام هیوادارم ئەوە سەرکەوتوو بیت چکە لاستەفەشەکی گەورەیە ئایپیەکی زۆر بەناوبانگە وەلە بۆ گیمەران بە تایبەتی چیرۆکی لاستەفەسیەکی زۆر تایبەتە بێنە سەر PUBG بە شێوەیەکی تقریبا نیمچە هەمیشەیی لە ناو زۆرێک لە سێڤەرەکانی سین قەدەغە کرا وام هۆکاری قەدەغەکردنەکەشی بۆ دەگرێتەوە کە ئەگەر لە بیرتان بێت لە هەفتەکان ڕابردوو باسی ئەم کرد کە حکوومەتی سین دەیەوەی یاریکردن سنووردار بکات لە بۆ ئەو گەیمەرانی کە تەمەنیان بچووکە یاخود تەمەنیشی گەورە بی دەبێت هەفتەی چەند جارێک یاری بکەن ناتوان بەردەوام 24 ساعت خۆی خۆمان یاری بکەن جا نوێترین هەڵیشیان ڕاگررتنی یاری PUBG مۆبایلە لەناو سێڤەرەکانی وەروە PUBG PC لە سێڤەرەکانی تێنسنتی تێنسنتیان وتیە کە یاریەکە ڕابگرن وایە کەسە وەستایان لە سین و ژمارە گەیمەرانی زیاترە دابەزینە من پێم وایە سین کاریگەریی گەورە لەسەر PUBG دروست دەکات بەڵام بەو شێوازەش نابی لە بەرەوەی PUBG لە هەموو جیهان ناسرایە گەیمەری تایبەت بەخۆی هەر دەبی و گەیمەری بەردەوامیش دەبێت نازانم چێ PUBG دەکا ناکە ئێستا بەرەوەی یاریەکە تۆزە کۆم بووە من خۆم نەمکردێ زۆر لە مێژە دەچوو بەناو PUBG بەڵام دەمێ ئێوە بدۆزمەوە چێ لێوە تاوەکەستا خەریکی یاری PUBG مۆبایلە یاخود PUBG لە PC PlayStation یەکەس بۆ کەس لە کۆمنت بابی دۆزینەوە بێمە سەر ڕۆکستاری ئەگەر لە بیرتان میلافتەکان ڕابردوو باسی ئەوم کرد کاتێکە ڕۆکستار تریلەری GTA 5 بڵاو کردو لە بۆ PlayStation 5 و Xbox Series کە بە حساب گرافیکەکەیان بەرز کردیتەوە تریلەکەمان بینی هیچ گۆرانکاریی بەسەدا نهاتبوو لەگەڵ ڤێژنی پلەیچاری تەنانەت لە ڤیدیۆی سفرێک ژیری ئەڵکان ڕابردوو باس کردنکەوە دیمەنەکان هەمان ئەو دیمەنانن کە لە تریلەری Xbox 360 بەکار هاتیە هەمان دیمەنیان دانایتەوە ئەز نازانم کاتیان نەبوو دیمەنی نوێ ڕیکۆردکەن یان بان قەزمایان کردی دەیانە دووار سپەرماکە نازانین بەڵام ژمارە دیسلایکی ئەو ڤیدیۆی یەکجار زۆر بوو یعنی خەڵک زۆر دیسلایکی کرد خەڵک زۆر قسەی بە ڕۆکستاری وت خەڵک بەرداوام لە بۆ ڕۆکستاری لە کۆمنتی دەنووسی GTA 6 کا GTA 6 وێرز GTA 6 یان تەنیا دەنووسن GTA 6 لە بۆی ڕۆکستاری تووڕە بکەن تاوەکو بێتە سەر GTA 6 بەڵام ڕۆکستار وەڵامی دایەوە وەڵامەکەشی زۆر زۆستەیدا ئەگە بێت لە ناو یەک لە ڤیدیۆیەکانی ڕۆکستاری لە یوتیوبی بنووسی GTA 6 بەڕقام GTA 6 کۆمنتەکەت هیدن دەبی یەکسەر واتە ڕۆکستار وشەی GTA 6 میوت کردیە تۆ ڕاستە دەتوانین بینوسی بەڵام ئەگەر لە ئەکاونتی یەکەچکە سەیری کۆمنتەکان کە کۆمنتەکەی خود نادۆزیەوەواتە میوتە وونە من زۆر جار ئەو ئیشە دەکەم ئەگە کۆمنتێک مەسەلەن زۆر جنێو بدا یان کەسێک قسەی بێمانە بکە یان جنێو بە خەڵکی بدا یان جنێو بە کۆنسۆڵێک بدا میوتی دەکەم بەو شێوازە ڕۆکستار ئەو ڕێگای دەگرتە بەر واتە دەیەوێت خەڵکی بدەن کە باسی GTA 6 نەکەن ئەوە دوومانە دەدا یان یەکەچیان ئەوەیە کەوا ڕۆکستار هێشتا زۆری مایە GTA 6 بەرهەمبینی یاخود بەرهەمینانی زۆر سەرەتایە لۆیە نایەوێ خەڵک باسی GTA 6 بکە خەریکی GTA 5 ئۆنلاینی بن یانیش ڕۆکستار دەستی بە GTA 6 هێشتا نەکردیە یاخود پلانی نییە جارە دەستیش پێ بکە یەک لە دوومانەیە دەدا لەبەر چاو قسەش دەکەم لەبەروی هاوڕیان 2013 GTA 5 بڵاوکرێەوە لە پاش 8 ساڵ Red Dead Redemption بڵاوکرێەوە بێگومان بن لەوەی 6 ساڵ 7 ساڵی کەشی پێویستە تا GTA 6 بڵاو بکرێتەوە ڕۆکستار ئێستا بۆ ستایلە ئیش دەکات ناقیشیان ناگرم بە شێوازەکان لەبەرەوەی دەزانن گەیمەران چیان دەوێت چیان ناوێت شتێک سەرکەوتو نییە بەڵام لە هەمان کاتیشدا GTA 6مان دەوێت تکایە ڕۆکستار GTA 6 تکایە چەند زانیارێکی نوێمان هەیە لەسەر God of War Ragnarokی دەرهێنەری یاریەکەی ئێرک ویلیام لە مقابلەیەکی نوێدا ڕایگەیاندکەوە جلوبەرجی نوێ وەروە شیلدێکی نوێ و هەندێک جوڵەی نوێ لەناو یاری God of War Ragnarokی لە بۆ کریتۆسی دەبینین کە تاوەکو ئێستا لە هیچ یاریێکی نەمابینیوە لافتەکان ڕابردوو باسی ئەوم کردکەوە کریتۆس هەندێک جوڵەی نوێ بە Blades of Chaosەکەی خۆی ئەنجام دەدا واتە ئەو دوو شمشێرەکەی خۆی لێرە جوڵەی نوێی پێدەدا لەبەرەوەی کاتێکی زیاتری لەبەردەستە لە بۆ ئەوەی ئەو دووشم شێرە بەکاربینی چکە لە ڕابردوو ناوەڕاستی یاریەکە و دووشم شێرەکە ماوەگرت بەڵام لێرە لە بیداتۆ لەکنتە جوڵەی نوێ تەنانەت جوڵەی کۆنی یاریەکانی ڕابردووی God of Warش دەگەڕێتەوە بەڵام ئێرک ویلیامز دەڵێن هێشتا شتی زیاتر دەبینین دەرێ هەندێک جوڵەی نوێ دەبینین بە شیلدەکەی ئەنجام دەدرێت واتە درعی کە لە دەستی تیم کریتۆس کە یەکەم جارا و درع ببینین درعی تەواو نوێ دەبی جوڵەی نوێی هەیە پێری واتە بێکدادانی نوێی هەیە کاتەکە دیفاع لە خۆت دەکەی بەڵام لە هەمان کات تێزیکەت بگەێنی بە دژمنەکەت بگەێنی بەڵام لە هەمان کاتدا دەڵێ دوژمنەکان کاتەکە تو حرەکەی نوێ وەردەگریت دوژمنەکان دەزان حرەکەی نوێت بەگرتیان ئەوانیش شێوازی شەڕکردنیان دەگۆڕن لەگەڵ ئەو لێڤڵێک کە ئەتوو هەتە کە ئەوە پێم وایە یەکەم جارە لە ناو یاری God of War ئێشتا ئەنجام بدرێت بەروی پێشتر ئەگات و پاوەری کریتۆس زۆر زیاد کردبە
بەرامبەرەکەت لەسەر هەمان ستایلی لەیان دەدەیت کە ئەتو لە سەرەتای یاریەکەی ئەو پاوەرە بچووکەت هەیە واتە جوڵەی خۆیان نەدەگۆڕی بەڵام ئێستا ئایەکە بێشکە زیرەکەی یاریەکە یاخود دوژمنەکان زیرەکترن کە تو جوڵەی نوێوەرە بگری ئەوان دەزانن چۆن مامەڵە لەگەڵ ئەو جوڵەیە بکەن کە پێم وایە ئەوەش لە بەوەی دانرێت دایانەوەی یاریەکە بکەنە بۆ بڕینی ئەگە بە تایبەتی بە دیفیکڵتێکی نۆرمال بەسەرەوە یاری بکەیت دەڵێت جلوبەرگێکی نوێشمان دایتە کرۆیتۆسی کە تاوەکو ئێستا کرۆیتۆس ئەو نوع ستایڵەی نەپۆشیوە کرۆیتۆس قەت جلوبەرجی تاو لەبەر ناکە لەبەرەوەی کرۆیتۆس دایما دەبێت شێوەیەک لە شێوەکانی لاشەی خۆ دیابی ئیلا گەر بە خۆت تێ دڵی لەبەر بکەیت ئەو مۆزوعچکەی بەڵام وەکو خۆی بێگومان جلکە نوێی کە دەیبینین ئەوەیە کە ئەو پێخەفەکەیتی یاخود ئەو شتر نەرمەیتی لەسەر شانیتی پێستی ئاژەڵەکە لەوانەیە ورزبی پێ حەز دەکەم ورچە یاخود گورگە شتێکی لە بابەتەیە لە بۆی ڕاگنەرۆک دێت دنیا ساردترە نابەفرە کرێتە زۆر شتێک لەبەر بەڵام دڵ شتیت کەش بەڕێوەیە شتی زیاتر بەڕێوەیە واتە چاڕوانی گەیمپلەیەکی نوێ بن بەڵام تاو جیاواز نابی لەگە بەشەکانی ڕابردوو تاوکەری وانە یاریەکە خۆشی تاوکەری یاریەکانی ڕابردووە دەنگۆیەکی یەکجار گەورە هەیە دەڵێن یاریەکی مەڵتیپلەیەر واتە ئۆنلاینی مارڤڵ لەلایەن ئینسۆمنیاک یاخود سۆنیەوە لە بەرەمێنانە لەگەڵ دیزنی تاوە دە پلیستیشن 5 دەنگۆیەکە خۆی بەو شێوازە بوو کە دەڵێ یاریێکی مەڵتیپلەیەر لە بەرەمێنانە لە نێوان سۆنی و دیزنی بەڵام دەنگۆیەکە ئەپدەیت کرێتەوە دەڵێن پێشبینی دەکەن ئینسۆمنیاک بەرهەمی بینی و یاریەکەش ئۆنلاینە واتە وەکو وۆڵڤۆرین و سپایدەرمان و ئەوانە نابی تقریبان چۆن بێتە پێشچاوتن وەکو یاریەکی ئەڤێنجەرز دەبیتن بەڵام بە شێوازەکی باشتر و چیرۆکێکی باشتر ئەسان چیرۆکەی لەوانێت چیرۆک نەبیت کە تەنیا مۆدی ئۆنلاین دەبی بەڵام یاریی باشتر کوواڵەتی بەرزتربی هۆکارەکەش چییە کە تەنیا لە بۆ پلیستیشنە لەبەرەوەی هاوڕیان سۆنی و مارڤڵ یاخود سۆنی و دیزنی لەبەرەوەی آیP سپایدەرمان تایبەتە بە سۆنی و مارڤڵیش دەوێت هاوبەشی بە سپایدەرمانی بکە لە فیلمەکانی ئەڤێنجەرزی سۆنیش ئەو هەلێ قۆسیتەوە بۆ ئەوی دنیای مارڤڵی بە تەواوەتی بینتە ناو پلیستیشنی و ئەکسبۆکسی بەلاوە بنێ لەبەرەوەی قازانجی دارایی خۆی لە ڕێیە کە من پێم وایە شتێکی زۆر باش بۆ مگەبران لەبەرەوەی زۆر گەمەر بێبەش دەبن لە یاریەکانی ئەڤێنجەرز یاخود لە یاریەکانی داهاتووی مارڤڵی کە تایبەتن بە سۆنی بەڵام لەسەرەکی دیکەش پێم خۆشە کە ئینسۆمنیاک ئەگەری ئەو یاریە بەرهەمبین لەبەرەوەی ئینسۆمنیاک هیچ یاریێکی خراپیان دروست نەکردی لە ساڵی ڕابردوو سەرجەم یاریەکانیان ڕێک هەدەفی خۆی پێکەیە سەرجەم یاریەکانیان زۆر ناوەزە بە تایبەتیش هەردوو یاری سپایدەرمان هەم سپایدەرمان یەک و هەم سپایدەرمان ماز مۆراڵز دوو یاری زۆر پرفکت و تۆپ من و وۆڵڤۆرینیش لە بەرەمێنانە و یاریێکی مارڤڵی بە شێوی ئۆنلاینیش لە بەرەمێنابی پێم وایە شتێکی سەرکەوتوو دەبیتن ئینشاءڵڵا ئەگەر دروست بکرێ بەڵام تەنیا دەنگویە لەوانێ ڕاستبی لەوانێ ڕاست نەبی دەمێت بۆچوونی ئێوە لە کۆمنت وەگرم پێتان وایە یاریێکی ئۆنلاینی مارڤڵ کە ئەڤێنجەرەکانی تێدابی سەرکەوتوو دەبی یا خودنە لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن بێنە سەر ئەکسبۆکسی چەند هەواڵێکم هەیە لەسەر ئەکسبۆکسی لەو هەفتەیەکە ڕوویدا یەکەچیان یاری پرفکت دارک کە پار بووە بزانم پارمیان پێرار بوو فیل سپێنسەر ئاشای کرد کە یاری پرفکت دارک دووبارە ریمێک دەکەنەوە لە سفرۆ دروستێکەوە کامێرەی کەسی یەکەمە سپایسی خوڕیە و دەڵێ ستودیۆی کریستل داینامیک خەریکی یاریەکەی دەبن لەگەڵ ستودیۆ ئینیشیتیڤی مایکرۆسۆفتی کریستل داینامیک خاوەنەکەی مایکرۆسۆفت نییە بەڵام دە ئینیشیتیڤ خاوەنەکەی مایکرۆسۆفتە و خەوان خەریکی یاریەکەی بینە بەڵام دیاری یاریەکە تۆزێک بە خاوی بەڕێوە چووە یان مایکرۆسۆفت دەیەوێت یاریەکە خێراتر تاواکە یان زەبەلاتری بکە ستودیۆ کریستل داینامیک یارمەتی مایکرۆسۆفت و ستودیۆ ئینیشیتیڤ دەدا لەو یاریەکە بەرهەم بینە کریستل داینامیک پێشتر یاریەکانی توم ڕایدەریان دروست کردیان سەر بە کۆمپانیای سکوێر ئینکسینە دەنگۆ هەبوو کە خەریکی یاریەکی نوێی توم ڕایدەری نە بەڵام ئەگەر وابووی بەڵام ئەگەر وابی خەریکی پرفکت دارچی بن پێم وایە توم ڕایدەر تۆزێک دەستە پاشتر کە گەیمەرێکی زۆر لێی ناڕازینە لەو هەواڵی کە من لە کۆمنتەکانی تویتەر ڕۆشتانە خوێندمەوە لە بۆ کریستل داینامیکی دەڵێن پێویستمان بە یاریەکی نوێی کریستل داینامیکە نەک ئەوەندە هاریکاری ستودیۆکانی دیکە بکە بۆ منە کریستل داینامیک خەریکی یاری ئەڤێنجەرزی بوو مارڤڵز ئەڤێنجەرزی بوو لەگەڵ ستودیۆکانی دیکەی سکوێر ئینکس تاوەکو بڵاویکەنەوە کە بڵاویشان کرد ئێستاش دەبی خەریکی من ئەپدەیتنی لە بۆ بنێرن ئێستا خەریکە لەگەڵ مایکرۆسۆفتی لە بۆ یاری پرفکت دارچی واتە خۆیان ناتوانن کار لەسەر یاریشی نوێی توم ڕایدەر بکە دەمێن بۆچوونی ئێوە لە کۆمنت بگرن حەز دەکەن کریستل داینامیک توم ڕایدەرێکی نەمانە بۆ دروستکە یان یارمەتی مایکرۆسۆفتی دێ لە بۆ پرفکت دارچی کە یاریەکانی ڕابردووی پرفکت دار من یەک یاریم کردووە لە گەیم پاسی هەبوو کاتێک ئەکسبۆکسەکە خۆم کردم پێم وانە یاری زۆر گەورە و سەنجاشە بەڵام آیپیەکە آیپیەکی جوانە ئافرەتە پاڵەوانە و فیل سپێنسەریش بەشەیشنا ڕاستەخۆ ڕایگەیان بووکەوە پێویستیان بە یاریەکە پاڵەوانەکەی ئافرەت بی چونکە
دنیا وای لە تێدەبی هەموو شتێک ئافرەتی تێدابی جەماعەت پێلکەزێرنی تێدابی نازانم پرفێکت دارک دەبین دەبێت بۆچونیەوە لە کۆمنت وەرگرا هەیلۆ ئینفینیت لە ماوەی هەفتەی ڕابردوو مۆدی مەڵتیپلەیەرەکەی لە بۆ هەندێک کەسی دیارکرا و بەردەستخرا واتە زۆرێک لە یوتیوبەران ڕۆژنامەنووسان ئەو کەسانی لە ماڵپەڕەکانیش دەکەن و ئەو کەسانی کە فانێکی یاخود هەوادارێکی گەوری ئێکسبۆکسن چەندین ساڵە لە سوشال میدیا کلیلی ئەویان وەرگرت بتوانن یاری هێلۆ ئینفینیت یاخود مەڵتیپلەیەرەکەی بە شێوەی ئۆنلاین تاقیکردنەوە نەک تەنیا لەگە بۆتەکان بەشەر بێن ئەو جارە بە شێوەی ئۆنلاینە زۆرێک لەو ستریمەرانەی کە یاریەکەیان کرد یاخود ئەو یوتیوبەرانی یاریەکەیان کرد کۆمن ڕاستی من نەمکردەوە بەرز نەگەیشتنیە تەماشام کردم زۆربیان عاشقی مەڵتیپلەیەرەکەنە دەڵێن زۆر ناوازەیە بەڵام هەندێک کێشە و بەگی تێدا یاخود ساوند سیستەمەکەی شتە کاریگەری دەنجەکانی تەواو نییە گوێت لە دەنجی پێیەکان نایبێت تەبیعی ئەو چەکانە زۆر باڵانس نەکراینە و ماپەکانیش پێویستیان بە گۆڕانکاریە هەیەکەوە باشتر بکرێنێشتە واتە یاریەکەشتا ئامادە نییە و چەندیشمان مایە تەقریبان 1-2 مانگمە یاریەکە بە فەرمی بڵاو بکرێتەوە کە چەند مۆدەك بڕیار بوو لەگەڵ یاری هێلۆ ئینفینیت بەردەست بخرێت بەردەست ناخرێت یەک لەوانە کە گەیمەرێکی زۆری لێ تووڕە بووە مۆدی فۆرجە کە دەتوانی مەڵتیپلەیەر یاری بکەی و خۆشت ماپ دەستکاری بکەی شت لەناو ماپەکە زیاد و کەم بکەیت واتە کەستمایزی ماپەکانت بکەیت وەروەها کۆواب لە کاتی چیرۆکی یاریەکە کۆواپەکە بەردەستناوی کە گەیمەرێکی زۆر چاوەڕیان دەکرد و داوایان دەکرد هەیلۆ ئینفینیت دەیکڕی نایکڕی لە گەیم پاس بەردەستەی مانج 12 دەیکەی نایکی لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن لەو هەفتەی هاوڕێیان ڤیدیۆیەک بڵاو کرایەوە لە بۆ یاری ڕاید فۆرد کە چەندین مانگە بڵاو کرێت یاریەکە بەڵام ئەو ڤیدیۆیە سەرنجی هەموو گەیمەرانی جیهان ڕادشا یاریەکە گەیمەرێک یاریەکەی خۆی تەواو کردێ بەڵام لە ریپلەیەکەی کامێرەی یاریەکە کردە کەسی یەکەم لەسەر پلیستیشن 5 ئەو ڤیدیۆی ڕیکۆرد کردیە هەموو گەیمەران دەڵێن جوانترین یاری مۆتۆرسایکلە لە ژیانیان بینیویانە من وەک خۆشم پێم وایە زۆر ناوازەیە ئەو گرافیکە ڕایت فۆر نەمێژە بەدەستە بەڵام کەس گرنگی پێلەدایە بەڵام هەموو خەڵک ئەو ڤیددیۆیان بینی کە کواڵتی یاریەکەی بەو شێوازە لە ڕاستی دەچی گەرسەی وێنە دانەوەی مانتۆڕەکە بکەیت لەگەڵ زەوی لە کاتی بارانبارین و بارانبارینەکە واروەها دەوروبەرەکەی کە چەند بە خێرایی بە جوانی دەجوڵە بێ ئەوەی هەستکە کە یاریە واتە زۆر بەڕاستی دەچێت فیزیکی یاریەکە زۆر جوانە هەموو گەیمەران تقریبا دەڵێن جوانترین یاری مۆتۆرسایکل تاوە کەسە بینیانە تەنانەت دەڵێ ڕێژەی فرۆشتنی یاریەکە 500 بەرز بوویتەوە لە چاو هەفتەی ڕابردوو 500 ڕاست ناوەنەبێت زۆر نییە بەڵام لە هەمان ڕێگەدا لە هەمان کاتدا زۆرە 500 تەنیا ڕێگە یەک ڤیدیۆ فرۆشی یاریەکە بەرز کرێتەوە من وەک خۆم یاریەکەم نییە بەڵام سەرنج ڕاتشام واگەر حەزم بستە یاریەکی مۆتۆرسایکل بێگومان ڕایت فۆری تاقی دەکەم سە پلیستیشن 5 یاریەک هەیە بە ناوی میث ئۆف ئیمپایرز کلۆز بێتایەکەی خۆی بەو زوانە دەست پێ دەکات یاریەکی ساندبۆکسە ئەمانەوە لە ژیانە و شەڕکردنە و داگیرکردنی شوێنەکانی دیکەیە تاوەکو ئیمپراتۆریەتی خۆت بەرهەم بینی بەدەست بینیم ئەو یاریە تقریبان لە یاریە پیسیەکان دەچیتن ئەو کەسانی کە حەزیان لە یاریەکی لەو شێوازەیە گەیمەری پیسی نەزیاتر لە گەیمەری کۆنسۆل زۆر یاریانەکەم دەکەن و باوەڕش ناکەم یەکسەر لە کۆنسۆلەکان بەردەست بی پێم وایە تەنیا لەسەر پیسی یەکەم جا بەردەست هەرچەندە هێشتا ئاشکرا نەکریا بزەبەت لە بۆ چێ و چێ بڵاو دەکرێتەوە وتیان لە بۆ کۆنسۆلەکانیش بەردەست دەخن بەڵام جارێ نازانین ئایا لە وادەی خۆی بەردەست دەبێت لە بۆ کۆنسۆلیانە سەرتا وەکو ئێڕی ئاکسس لەوانەیە لە ستیمی بەردەستی بخەن بەڵام گرافیکەکی سەرنجاچێش بوو و لەو جۆرە یاریانە کە من بەڕاستی باسم خۆشەویستان یاریەکانی پلیستیشن پلس لە بۆ مانجی ئۆکتۆبەر تقریبا دزەی پێکریا بەزەبەت نازانین 100% ڕاست دەبی یاخودنا بەڵام دەنگوویەکی گەورە هەیە کە هەر یەکە لە یاریەکانی هێل لێت لوس مۆرتال کۆمبات دا وەروەها ئەو یاریەی کەوا لەکنم گرنگ نییە یاری گۆڵفی 2K21 کە زۆر بەلام و گرنگە بەڵام ئەوەی مهمە هێل لێت لوس کە بەخۆشی فری بوو لە چەند هەفتەی ڕابردوو لەسەر پلیستیشن 5 لەبتە بەخۆڕایی لە بۆ گەیمەرانی پلسی و مۆرتال کۆمبات دا بەردەست دەبی پێم سەیرە مۆرتال کۆمبات دێن دانەیە پێشتر مۆرتال کۆمبات ینی پێویست بوو مۆرتال کۆمباتەکەیت کە دابنین نەک مۆرتال کۆمبات دا لەبەرەوەی کۆنەوە یاریە و پێشتر لە بۆ پلیستیشن 5 بەردەستکرا لە ڕێگەی پلیستیشن پلس کۆلکشن بەڵام زار لەبۆ پلیچاریە لاوانێ لێش هۆکارەکە ئەوەی کە دانێ پێم وایە مانگەی خراپە لە بۆ پلیستیشنی بەڕاستی یاریەکانم زۆر بەدڵ نییە هەرچەندە ناکری هەموو مانجی یاری ناوازە هەبیتنەوە کاتی بەڵام دەشکرێت دەبی و هابێت بەروی گەیم پاس زۆر ناوازەیە پلیستیشن تەنیا پلیستیشن پلسی هەیە کە زۆر ڕاقیبی پلیستیشن نایش باش بەڵامەوەیان مانگەم زۆر بەدڵ نەبوو ئەو شتێک کەس داوانی زۆرتان چاوەڕێ ناکرد لەبەر خاتی ئەو شتەی سەیری ئەو ڤیدیۆ بکەن باتلفیلد مۆبایلە ئەو کەسانی کە مۆبایلی هەنێت توان باتلفیلد مۆبایل لە کۆتایی ئەو ساڵ یاخود لە پاییزی ئەو ساڵ ئەنجام دەکە لەوانەیە یەک دوو مانجیت کەوی لەوانەیە لەگەڵ دەرچوونی یاریەکەی لە پلیستیشن پلس لە ڕێگەی پلیستیشن ئەکسبۆکس و پیسی لەسەر مۆبایلیش باتلفیلد مۆبایل بەردەست بی گەیمپلەیەکی یاریەکە دزەی پێکرا لە ئینتەرنێت بە فول کواڵیتی من پێتانیشاندەم ئەوە گەیمپلەیەکەی پێم وایە زۆر بە کاڵ ئۆف دیوتی دەچی گرافی لە ڕووی گرافیکۆ لە بڕووی کواڵیتی مۆبایل هەر بەو شێوازە دەبیتن
بەڵام لە هەمان کاتیشدا گەیمپلەیەکی زۆر باتڵفیلدانەیە ئەگەر سەیری ماپەکەی بکەین زۆر باتڵفیلدانەیە و ئۆبجەکتیڤ و شتەکانیش زۆر باتڵفیلدانەیە من چاوەڕێ و یاری دەکەم پێم وایە 6 دەبی و تاقیشی دەکەمەوە ڤیدیۆشی لەسەر دەکەین ئینشاءالله کاتێک کە بڵاو کرێ بەڵام نازانم بزەڵتکی بڵاو دەکرێتەوە بڕیارە لە دوو مانجی داهاتوو کە دەبتە نزیکەی مانجی کۆتایی 11 و سەرەتای 12 یاری Resident Evil 4 بە شێوەی VR لەسەر Oculus بەردەست بی پێم خۆشە یاری Resident Evil 4 گەیمەرەکی زۆر حەزی لەو یاریە و تاوەکو ئێستاش دەیانەوێت تاقیکەنەوە ئێستا لە ڕێگەی VRش بەردەست دەبی و وێنەیەکیش بڵاو کرایەوە کە ستودیۆی Guerrilla Games بڵاوی کردەوە دموچاوی ئاڵۆی نیشانەدە لە یاری Horizon 4 بدەبن وێست لە چاو یاری ڕابردوو کە تەمشایەکی دموچاوی بکەی زۆر وردەکاری جوانترە تەنان ژێر چاوی سیر بکەین پێڵوەکانی و دموچاوی ڕەنجی پێستی دەبین کە کارکتەرەکە گەورەتر بووە و لە ڕێگەی گۆڕانکاریە و وردانەوە نیشانمان دەکە کارکتەرەکە تەمەنی گەورە بووە وەروە پاوەر و هێزی ئینجینەکەی Guerrilla Gamesی دەبینین کەوا چەندە ناوازە و یاری بەرهەمینە وەرسە PlayStation 5 و PlayStation 4 یاریەکە شکلی بۆ شێوازە دەبی Guerrilla Games وعد دەدا و کەسانی پلەی چواریشان هەیە یاریەکە گرافیکەکی زۆر ناوازە و جوانی دەبیتن بەڵام لەسەر PlayStation 5 بێگومان چکە هێز و هۆرس پاوەری باشترە یاریەکە کواڵیتی هێشتا بەرزتر دەبی و فریم ڕێتی جێگیرتر دەبی کە بڕیارە ئەو بزانم لە مانجی دوو بڵاو دوایین ڤیدیۆش شتێکی سەرنجاکێشە بۆ ئەو کەسانی حەزیان لە Resident Evil گەیمەرە کەڵسە یاخود یوتیوبەر کەڵسە یاری Resident Evil یەکی بە مۆدە کریتە کامێرەی کەسی یەکەم بەخۆ گەرەزانن Resident Evil 1 بەشەی فیکس کامێرە لەسەرەوە نیشانەدا کە دیێ ژوورێک ژوورێک کامێرەکە دەگۆڕێ تا کامێرە بە دوات ناکەی کامێرەکە فیکسە ناجوڵێت بەڵام ئەو گەیمەر هەڵسا کریتە کامێرەی کەسی یەکەم و تۆزە بە Resident Evil نوێیەکان دەچی بەڵام بە گرافیکەکی کۆن Resident Evil 1 تاوەکو ئێستا بە شێوازێکی زۆر سەرنجاکێش ڕیمێک نەکرێتەوە دویان کرد سێشیان کرد و چاریش دەکەن ئەکیت بەڵام Resident Evil 1 پێویستە خۆشەویستی زیاتر بەرامبەری نیشان بدرێت و ڕیمێک بکرێتەوە بەڕاستی کەمان کاپکۆن خۆشەویستانم زۆر سپاس بۆ سەیرکردنی بەرنامەی سفەرێک ژێریە و هەفتەیەش ئەو ستودیۆی نوێیەکەمە پێتان کووە جوانە حەز دەکەم لە تاریکی قسەتان لەگەڵ بکەمە بیەنگۆ فۆکسستان زیاتر لەسەر بابەتەکان بی نەک لەسەر دموچە و باگراوەندی من سپاسان دەکەم کە بینەری و ڤیدیۆ بن کار دەکەم دوگمە لایک سبسکرایب لەبیر نەکەم بۆ پێشگیریکردنەوە ڤیدیۆیانم تا ڤیدیۆیەکی دیکە بەخواتان سپێرم